دیارە لە چوارچەوەی هەوڵەکانی لیژنەکانی جینەکانی قایمەتی قەزای ڕانی و هۆبەی ئابووری لە یاردەرتی ئاسایشی ڕانیوە هۆبەی ڤێتەرنەری لە ڕانیەوە ڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین بەمبەستی پاراستنی تەندروستی هاوڵاتیان لە کەلپەلی خراپ و بەسەرچووە کەلپەلی قەدەغەکرا کەوا زیان بەخشن بۆ تەندروستی مرۆڤ ڕۆژی پێنجشەممە پاپش بە زانیارەکانی ئاسایشی ڕانیە توانیمان دەست بگرین بەسەر لۆرێشی بار هەڵگر کەوا زگەری ئێرانی بار کردبوو کەوا ئەم زگەرە بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هێنان و مامەڵەکردن پێوە قەدەغەیە و بڕی زگەرەکەش بە کیلۆ 1206 کیلۆگرامە و بە پارچە 2600 پارچە زگەری ئێرانی قەدەغەکراوە کەوا خاوەنەکەی شۆفێری بار هەڵگرەکە دەستگی کراوە بە پێی مادەی 230 لە یاسای سزادانی عراقی و لێکۆڵنەوە بەردەوامە لە دۆسیەکەی و خاوەنی شۆفێرەکە دەستگی کراوە و هەروەها ناوبراو پێشتر چەندی جار مامەڵی بە کڕی و فرۆشتری جگەرەوە کردو بۆ ئاگاداری بەڕێستە.